یەکەمین کارگەی زەیتی زەیتونە لە ناوچەکەدا کە ماوەی 5 ساڵە دامەزراوە لە توانایدایە 120,000 لیتر زەیتی زەیتون لە 24 سەعاتدا بەرهەم بهێنێت. ساڵی یەکەمی کارکردنی تەنها 27,000 لیتر زەیتی زەیتونی خستە بازاڕەکانی هەرێمەوە، بەڵام لەم ساڵدا پلان هەیە 130,000 لیتر ئاراستەی بازاڕەکانی هەرێم و بەریتانیا بکات. بە کوالیتی ئەکسترا ڤێرجن ڕۆنی زەیتی زەیتونەکە بەرهەمێنێ کە پێڵەن گوشراوی یەکەم بکور ممتازە و لە 100 سروشتیە زەیتی زەیتونەکەمان ئەوەی جێڵی دڵخۆشیە. پلەی سارد گەرمکردنی ئەم زەیتونە 25 پلە تا 35 پلەی سەدیە کە ئەمە ستانداردە لە نێوان تۆپلیستی دەوڵاتی بەرهەمێنانی ڕۆنی زەیتوندا ڕێکەوتون لەسەر ئەم پلەیە. بۆنی ئەم کارگەیە کاریگەری لەسەر زیادکردنی ڕووبەر و ڕێژەی سەوزایی کردووە، هاوکات بازارێکی خێرایە بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران. ساڵانە بۆتە هۆکارێکیش هەلیکار بۆ سەدا ناوڵاتی بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بڕەخسێنێت. دەتوانین بڵێن بە ڕێژەی 800 کەسێک سوودمەند دەبێت ساڵانە لەم کارگەیە و ئەبێت هۆی ساغبوونەوەی بەرهەمی جوتیار. چونکە خۆتان نەزانن یەکێک لە گرفتەکانی جوتیارەوەیە کە بەرهەمەکەی ساغ نەبێتەوە، بەڵام خۆشبەختانە ئەم کارگەیە بێتە هۆکاریەوەی بەرهەمەکەیشی بکرێتەوە، سەر ڕایکڕینەوەی بەرهەمەکەیشی و بەرهەمەکەی ئەتوانێت خۆی سوودمەند بێلی و ئەمە جێی دڵخۆشیەوە سەر ڕایەوە و ئەم کارگەیە توانیوێتی بێتە هۆکاری زیادبوونی ڕێژەی سەوزایی. چونکە ئێمە یەکێکین لەو کارگانی کە لە 160 بەرهەمی ناوخۆیی دەتوانێت کارگەکەمان پڕ بکاتەوە، بەڵام ئەو باقیاتی کە ئەمێنێتەوە لە وڵاتی سووریا و ئێران بەرهەمەکە وەردەگرینەوە، بەڵام خۆشبەختانە خۆمان بیرمان لەوە کردوتەوە بە پێی پلانی خۆمان لە ئێستادا مەشتەلێکی تایبەتمانەیە بە بەرهەمێنانی داری زەیتون و خۆشبەختانە 50,000 نەمامی داری زەیتون لە دوای دانانی مەشتەلەکەەوە زیادی کردووە. توانین بڵێن ئەم ڕووبەرە سەوزایە لە ئایندەدا پێویستیمان بەو کەمیەتە زەیتونە نەبێت کە لە دەروی وڵات وەریگری. خواستی بازاری هەرێمی و نێودەوڵەتی لەسەر بەرهەمی ئەم کارگەیە زیادی کردووە. ئەمە شۆکارە پلان بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمێناندا بنرێت. ئەم ساڵ پلانەکەمان وا داناوە کە بگەینە 200,000 لیتر ڕۆنی زەیتون کە بۆ چونکە ئیسا لە ئێستادا لە دەروی وڵات خواستی لەسرە و تەواوی خواروی عێراقیش کە ناوچەکانی پارێزگاکانی خواروی عێراق خواستێکی زۆر باشی لەسرە و ئەمەش بووەتە هۆکاریەوەی کە ئەم ڕێژەیە بە ڕێژەی لە 175 زیادی بکە. کارگەی ڕۆنی زەیتونی ڕاسان لە هەڵەبجا یەکێکە لەو کارگانەی خاوەنی نەمامگەی تایبەت بە خۆیەتی. ساڵانە کار دەکات بۆ هەندانی جوتیاران تا زۆرترین ڕووبەری زەویەکانیان بە داری زەیتون بچێنن، بەرهەمی ناوخۆی زیاد بکات بە جۆرێک چیتر بۆ پڕکردنەوەی خواستی کارگەکە پێویستی بە هاوردەکردنی بەرهەمی دەرەکی نەبێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجا.